چیکە شەو تاریکە ملباریکە کی ئازا و نقلی زۆر کۆ دەکاتەوە من هیچم کۆ نەکردوێتەوە جۆکەی خۆشە خاڵە لایەک بەرات و نقل و چکلێت کۆکردنەوەیە حتمما 250 تێدا بێ بۆ منداڵان خۆشترە لەملاش دنیا سوور دەکاتەوە لەبەر دڵ و ورچ و گوڵی سوور بەرناکەوێ ئەمە چییە ڤالانتاینە منیش دەڵێم دوو بە یەک بۆ ڤالانتاین ئەی ئێوە بۆ ڤالانتایب بەڕێی من یەک بە دوو بۆ ڤالانتایب کەی بێم بە خەڵاتەکە زۆر زەروونم جا هەروتە ڤالانتاین دەبێتە جەژنی شاعیرە ڕۆمانسیەکان و هونەرمەندان و هەرچی گۆرانی و شعری عاشقانەیە بڵاوی دەکەنەوە ڕێستۆرانت و هەڵەکانیش لەبەر لایڤ موزیک بەرناکەوێ وەی بە حاڵی سینگڵەکان دوو جار وەی بە حاڵی ئەوانش کە دڵیان شکاوە لە بریجارێک دوو جار بۆیان دەکولێنەوە تۆ دەڕۆیت و تا دەیتەوە دڵ و گیانیش لە سەفەرن دەربازونز لە ڕۆژی هەینی بە بۆنەی ڤالانتاینەوە لە سۆران چاوەڕێتانە سڵاتان بەبێت خۆشەویستان 1964 ڕۆژی هەینی چواردەی دوو ڕۆژی خۆشەویستی لە شاری سۆرانی خۆشەویست کۆڕێکی شعری ئەنجام بدەین قەیسەری گۆرانی عەرەبیش سپرایزی گەورەی هەیە و لە هەژمارەکەی خۆیەوە لە ئینستاگرام بڵاوی کردوێتەوە چاوەڕوانی دیاریەک بن لە ڕۆژی خۆشەویستی ئەو ڕۆژەی لە دڵی مندا زۆر شیرین و تایبەتە ئێ کازم ساهریش یعنی گۆرانی عاشقانە و ڕۆمانسی جالم هەموو جۆ ڕۆمانسیە سەمیرە کارزان پێچەوانی هەمووان دەڵێ دڵم تەنگە دڵم تەنگە ئەمە کلیپێکی نوێ وەک خۆی باسی دەکات نۆت بە نۆتی لە دڵیەوە هەڵقوڵاو و بۆ دڵێکیشی وتووە کە زۆری ئازاد چەشتووە مەکە باسیەوین و خۆشەویستی بۆ کۆمسای کیژە پرچ زەردەکەی ڕۆژهەڵات ئەوەی ستایلەکەی بە بووکە باڕبێکان دەچێت دوای ماوەیەکی زۆر بێدەنگی گەڕایەوە ناو ساحەی هونەری و کلیپێکی بڵاو کردوێتەوە بە ناوی وتت جا نازانم چی دوت وتە تاڵێ لەو قژە نادەم دڵم نایە بەدەستی پایدەم مەگە بمرم لەوە فالادەم من مەردم پشتە پەر نادەم لە نێوان نەغمەی ئاواز و ئەزمموی میدیادا ئەنوەر قەرەداغی یادەوەرەکانی لە سلێمانی گێڕایە و بۆ مایکی 1964 وتی زۆر خۆشە لە ژیاندا هەز بە خۆت بکەیت هەستکردن بە خۆت کە لە ژیانای کە ڕێزرانەوە بکرێ شتێکی خۆشە یعنی هەستێکی جوانە بەخشە بە ناخی مرۆڤ هیوادارم ئەم ئیشە بەردەوام بێ هونەرمەندەکانی تریش بەسەر بکرێنەوە بەڵام هەر ئەوەندە نییە لە کەسێک دڵی شکاوە تا قیامەت لی پڕە دەبێ ئەو کەسە کێ بێ ناتوانین بێڵم ئەوە چووکە لای خوا بۆ عەدەما هەر لای خوایە ئەوەنە دڵی یەشانووی دڵم لێ یەشاوە نەک دڵی یەشانووی دڵم لێ یەشاوە لەسەر تەسەڕوفێکی بەلحاصل ئەنجا لە مەکتەبەکەی میستەرە لەگەڵ بەرزان و عەبدوڵا و پێشەشتە لە بەیعەنتەرە باش نیم بەڵام سلف ئەگەڕم ئەمە قسەی هونەرمەند مستەفا ئەحمەدە بۆ 1964 دڵنیام ئەوەی جیلی ئاڵتونی بێ یادگاری لەگەڵی هەیە بە تایبەت لەگەڵ مەکتەبەکەی میستەرە لە مێژە دەنگ و ڕەنگینیە و نەخۆشی لە کاری هونەری دووری خستۆتەوە ئەو باشەنی بەڵام هەر وەکو کووردە لە سلفە ژێڕم چی تەگای مستەفا وەڵاهی تەمەنە و نەخۆشیە و تا ئێستا 3000 قەسەر و باڵۆنیان بۆ کردووم ئیتر بە تایبەتی لەسەر ما و ئەوانە وەزم زۆر خراپە منابێ هیلاک ببم نەخۆشی کاریگەری هەبووە لەسەر کارکردنێ لەسەر چی؟ کاری هونەری و ئەی چۆن نیەتی کەوتی نەخۆش ئیتر نە عەقڵ ئیشەکە نە ئیدراک ئیشەکە نە ئەوە ئیشەکە نەمدەزانی بەجێشتن ئاوا تەمەن بەسەرە بە وەکە شێشی بای باران پڕ لە تەموو مژمەکە لە دەردمای لە دازیاری بێوەفا مەقامێک بەدەم چاخواردنەوە دەبێت چی بێت بەڵام بەخوا هەر لە خۆیان دێت وانە ئەحمەد خەلیل و پەیوەنجاف و هونەر حەمەجەزا و هەڵۆی شێرکۆ بێکەس بە گۆرانی و شعر و موزیک دڵی گەنجانی کەرکووکیان گەرم کردەوە تا دەست لەو خاکە هەڵنەگرن ئەوەی کە هەڵسین بە کۆنسەرتێکی پشکۆلانی خەنجیلانە تۆزێک لە خەم و خەفەتی خاک و نیشتیمان دوورکەوینەوە و بچینە دنیای هونەرەوە یاخوا ئەوەی بەسەر نەجۆکەرم داهات بەسەر کەس دانێت
ئاهەنگێکی گەورەی لە ئەمستردام هەبوو هەوادارێکی زۆر لەوێ لەگەڵ دەنگی نەجوەکەڕەم بە موزیک و گۆرانی و سەما هەڵپەڕکیان بوو هەرایەک بوو ئەو سەری دیار نەبوو لە ناکاو نەجوەکەڕەم خزیا و دەی بە عەرزدا ئیتر خوا مەوزوعی بۆ سۆشیال میدیا نار تا ببێتە ترند بەڵام نەجوەکەڕەم بە موسەیتەری هەستایە و دەستی بەرز کردەوە و هەمووانی هێنایەوە سەما و هەڵپەڕکێ وەگەوەی هیچ ڕووی نەدابێت خانمە عاشق و شاعیرەکەی سلێمانی کە بە دڵی ڕۆژهەڵات ناسراوە دڵی پڕە لە پیاوەکان و دڵێت ژنانی وڵاتەکەم وەک بنێشتام دەکرێن بۆ مایکی 1964 وتی بەم زوانە کتێبێکی نوێ بڵاو دەکاتەوە و ستایلی شێعرەکانیشی هەندێک گۆڕیوە ئەڵێ ئەمەوێت لەم غەزەبستانە بڕۆم تا قیامەتی بێڕەوشتی هەڵنەستاوە تا ڕەجمی مەخلوق نەبۆتە بارێک بەسەر شانی سێوێک تا مەڕگورگی نەخواردووە تا ئاو دڵی لە زەریان نەشکاوە تا خوێن نەبووەتە هاوڕێ چقۆ باشتریەکە بڕۆم ئەمەوێ فەرزی درۆکردن نەبین و شەتڵی پیاوبوونی پیاوە شەهوەتەکان بپوشێنمەوە لە دێڕێکی کە ئەنووسم ژن وەک بنێشتام ئەکرێ بە تاکید کۆمەڵە شتێ ئازاری پێگەیانوم ژنانی وڵاتەکەم بەڕاستی وەکو بنێشتامەکرێن تقریباً 100 شێعرە ئیتر تقریباً وەکو دیوانێک وایە ئەتوانم بڵێم زۆر جیاوازترە لە کتێبەکەی ترم کارێکی زۆر زۆر جوانم بۆ کردو ئیشێکی زۆر باشم لەسەر کردووە تقریباً لەوانەیە ئاوە لە بەهارە تەواو بێت حەمەستار بە لایڤ موزیک و دانیشتەکانی ئێستا بۆتە دڵی گەنجانی هەولێر و گۆرانیان بۆ دەڵێ بەمەرجێک دانیشتەکە هیچ ژنێکی لێ نەبێ لە باکستەیجی 1964 وتیشی بەبەند جواب نادەمەوە هونەر شەڕەمریشک نییە دانیشتنێک بێ ئافرەتی لێبێت باشە خۆ لە لایڤ میوزیکەکانی شەوانە ئافرەتی تێدایە لایڤ میوزیک جیاوازە عامە عایلی دێن بخۆیان دادەنیشتن گوێ دەگرن و دەڕۆن شوێنێکی گشتیە کە مەسەڵەن جاری وایە لە ئەکۆتایی لایڤ میوزیکان دەیکەم بە گۆرانی خێرایان لە هەندێک دانیشتنێ دای گۆرانی خێران دەکەن چەند باندێکم لە بەرەو دێڵێم و تەواوەکە ناوەکو جوابدان و ناوەڵڵا هونەر شەڕەمریشک نییە عیبە باسە واز بینن سۆشیال میدیا عەرەبی بەجارێ بۆتە هەش و زەرافە دەڵێن ئەمە شەڕی دەوڵەمەندەکانە دەتانێت بزانن ئەم هەش چییە بینەری ئەو لینکە بن لە کۆمنت ئیتر من بای